ڕەحیمی زەبیحی ئەو سینەماکارەی بەگەنجی تیرۆر کرا بەر لە تیرۆرکردنی هەمووان لەگەڵی پێکەنی تا خەندەی لە ڕێگەی درامەی ماڵەکەی مەعروفەوە خستە سەر ڕوخسارمان و ئاگایی ئێمەشی لە پاڵ دراماکەدا ئاڕاستە نەکرد و پێی نەوتین ئەموو ئەو شتانەی لای تۆ بەهایان نییە بۆ کەسانی تر خاوەنی شکە و بەهان گەر تۆ بە چاوی ئابووری لی دەڕوانی ئەوە کەسانێکەن یادگاریان لەگەڵیدا هەیە و بۆ ئەوان تەمەن و یادگاری و یادەوەریە ئەوڵ و ماندووبوون و چنگەڕنەیە بۆ بەدەستهێنانی ئەو باوکەی تۆ بەباری دەزانی و ئەو خێزانی تۆ ڕێزی ناگری بۆ زۆر کەس خەیاڵێکی بەدی نەهاتووە هەموو ئەمانەی پێوتین دواتر بەڵێنی زۆر شتی گەورەتری بە کوردە بەڵام وەک بڵێ دەیانزانی چ مروواریە کە لە سینەمادا هەرزوو ئەم گەنجەیان لە بەهاری نووسین و دەرهێناندا کردە ئامانجوو بە سیناریۆیەک کۆتاییان بە ژیانی هێنا ڕەحیمی زەبیحی نەمامێکی تازەی سینەمایی بەڕێگێکی قوڵ و ئەستورەوە بەشێک لە کارەکانی ڕەحیمی زەبیحی هاوار سەتەلایت وڵاتی ئەفسانە نانی پیرۆز ژانی دابڕانی ئەدەبی تیرۆرستێک دادەبەزێ کۆتایی شەڕ درامای ماڵەکەی مەعروف لە باشووری کوردستان ئەوەی زیاتر دەنگدانەوەی هەبوو درامای ماڵەکەی مەعروف بوو کە بەشێک لە هونەرمەندانی باشووری کوردستان ڕۆڵیان تێدابینی و هەردوو هونەرمەند ماهیر حەسەن و ئەحمەد جۆڵا ڕۆڵی سەرەکیان هەبوو هەرچی پەیوەستی نانی پیرۆزە گرێدراوی ژیانی ئەو کۆڵبەرانە بوو کە بۆ پەیداکردنی نان ژیانی خۆیان دەخەنە گرێوی مان و نەمان چیرۆکی تیرۆرکردنی زەبیحی ڕۆژی هەینی بەرواری حوتی مانگی 12 ساڵی 2018 لەسەر ڕێگەی نێزەڕۆی بانە هەواڵی مردنی زەبیحی و براکەی بڵاو کرایەوە وتیان بەهۆی ڕووداوی ئۆتۆمبیل سیارەکەی گڕی گرتووە و سوتاوە بەڵام ئەو شێوازی مردنە هەر لە سەرەتاوە بۆ بنەماڵەکەی و بەشێک لە خەڵک کە ئەزمونیان هەیە لەگەڵ سیناریۆی سیاسی جێگەی گومان بوو هەر لە سەرەتاوە شاید حاڵەکان وتیان زەبیحی دەست و قاچی لەناو سیارەکەدا بەستراوەتەوە ئەمە بە تەواوەتی ئەو سیناریۆی ئاشکرا کرد کە مردنەکە سروشتی نییە خاڵێکی تر کە جێگەی گومان بوو خەیاڵی کردنی زەبیحی بوو چونکە مەبەستی بوو ژیانی ئاوارەی و کۆڵبەری کورد بە شێوازێکی زۆر گەورە کە پڕ بێت لە دۆکیۆمێند نیشان بدات ئەمە لە سەرەتاوە نەیارەتی کۆماری ئیسلامی بە دوای خۆی داهێنا و ئاگادار کرایەوە لە نەکردنی کارەکەی بەڵام ئەو بەهۆی باوەڕەکەیەوە دەستبەردار نەبوو بۆیە لەگەڵ مردنەکەی دەوڵەت تاوانبار کرا دوای ئەوەی نەتوانرا مردنەکەی بەو شێوازە پەردەپۆش بکرێت سیناریۆیەکی تر داڕێژرا ئەو کاتە ئاژانسی هەواڵی ئێرنا ڕایگەیاند کە بکوژەکەی ڕەحیمی زەبیحی لە بەردەم پۆلیس دانیناوە بە تاوانەکەیدا جێگری بەرپرسی کاروباری پۆلیسی پارێزگای سنە عەبدوڵڵا فەتحی بە ئاژانسی میهری ڕاگەیاند کە بکوژەکەی زەبیحی و براکەیان بردووەتە بەردەم دادگا بنەماڵەی زەبیحی لە سەرزاری موحسین زەبیحی ڕایان گەیاند شێوازی کوشتنەکەی لە دەرەوەی ئەنجام دراوە و دواتر خراوەتە ناو سیارەکە و پاشان هەڵیان داوەتە ناوچەم دوای تیرۆرکردنەکە سەرچاوەکانی دەوڵەت کەیسەکانیان بە کەیسێکی کۆمەڵایەتی ڕاگەیاند کە بکوژدانی ناوە بە تاوانەکەی و وتویەتی بەهۆی کێشەی پارەوە زەبیحی کوشتووە لە نۆی مانگی 12 لە کەشێکی سارد و سڕی سروشتی بەڵام پڕ لە گەرمی و حەماسەتی خەڵک تەرمەکانیان بە خاک سپێردران